هەلارەکانی هەفتەی دووەمی خولی پرەدووی کوردستان و لە کۆمەڵی چوارەم بڕۆسک میوانداری تەنایی کردو یاریەکەشی لێ بردەوە لە نیوە یەکەم وردویانە باسی شیلێکەوە نزیکەوە دیار کەوتن و لە خولەکی حەرفە یادگار یونس گۆڵێکەمی بۆ تەنایی تۆمار کرد لە خولەکی 43 بلال نەحنووز گۆڵ یەکسانی بۆ بروسک هێنایەوە و لە نیوەی دووەمیشدا بروسک باشتر دەکەوت و هەوڵی گۆڵی دووەم و سەرکەوتنی دەدا لە خولێکی 72 محەممەد ڕەحمان گۆڵی دووەم و پێشکەوتنی بروسکی تۆمار کرد یاریەکەش تا کۆتایی بەمەنجامەمایەوە بروسک با دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوو بەمەنجامە لەم کۆمەڵێ دوای بەڕێوە چوونی دوو هەفتە یاریەکە لایەنەکانی بروسک و زانکۆی سەلاحەدین و تەناهی و خەبات بوونە خاوەنی سێ خاڵ تەنها زانکۆی گیان هیچ خاڵێکی تا ئێستا بەدەست نێناوە. شەوەکی گشتی یاریەکەی زۆر خۆش بوو الحەمدولیلا لێ چێک ظروف یاریە ئەو هەیە یان خەسارە یان فەوز ئێمە ماش یعنی مەژی گەلێک خواستاند مەژی گەلێک کرد لێ وەگی مەگوتی یاری خەسارەیە و فەوزە هەروسا بیچە گلەیمان لە تاقەمی تەحکیمیە ئەو جاش هەر خەلەت دەبن ئینشاڵڵا بۆ جاری بێت باشتر و چاتر ئینشاڵڵا و دەوریە مای و یاریت مای ئینشاڵڵا هیوای سەرکەفتم بوو نادی بروز جی دەخوازم و ئیشەڵڵا یەت بێت باشتر و ئیشەڵڵا دێ باشتر چێکەین و ئەوان خەلەتیەت هاتی نەکردن یاریەدا ئیشەڵڵا دێ چارەکەین و ئیشەڵڵا باشتر دێکەین لە بەڕاستی ئەوڕۆ برنەوەکی زۆر زەحمەتمان بەدەستنەکەیەوە دەتینتان بەڕاستی یانەی تەنایی ئێمە لە شەوتێکەکەم بەڕاستی لە ئاستی خۆمان نەبووین بەڕاستی زۆر خراپگەمان کرد بەڵام الحەمدولیلا وەش کرد ئەفتامی دوم تۆمانی بینەوە ناوجەوی کەشی یاریەکە دەماتانی گۆل زیاتر تۆمارکردن خەیەوە یاریەکەتان دیت بەڵام استعجاری یاریەکان بەڕاستی زۆر تەنگاوی ینی زۆر دەغێنێ ناو خەزای باسانی تۆپەکان لە دەستدەدەین بەرحاڵ ئەمە تۆپانە یەکەم یاریە بۆ هەموو یان یەک قورسە بە سێ خاڵەکە بەلایمەوە زۆر گرنگ بوو الحەمدولیلا توانیمان بەدەست بێنین ئینشاڵڵا لۆداری یاری داهاتوو ئەو غەڵەتانێکە کردماتانی شی لەسەر بکەین و چاکەینەوە ئەوەڵانش کە لەسەر خەزای لە ماڕک دەکەی بتانی استەغلالیان